بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی پەیام سڵاوی خۆی گەورە و میهرەبانتان لێبێ ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێ خۆشحاڵم لە بەرنامەی باس و خواست بە ئێوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە. ئازیزانم تەورەی ئەمڕۆی بەرنامەکەمان بەرەودان بە بەهرەی منداڵە. بێگومان منداڵ دیارێکی گەورەی خوای بەخشندە و ئۆقرەبەخشی ژیانی دایک و باوکە و ئەڵقەیەکی پەیوەندی ژیانی ژن و مێردایەتیە. یەکەم هەنگاو بۆ کارکردن لەسەر منداڵ دوای پەڕەوازەبوونی واتە پەروەردەکردنیەتی بە پەروەردەیەکی ڕاست و گونجاو و سوودبەخش، چونکە دوجار منداڵان گەورە دەبن و کاروباری خۆیان هەڵدەسوڕێنن. وەکو گوتراوە چۆن پەروەردەی منداڵەکەت بکەیت ژیانیش بەو شێوەیە وەڵامت دەداتەوە و وەڵام گۆی دەبێ. منداڵان بە فیترەت یاخود بە هەوڵی دایک و باوکان و پەروەردەکاران بەهرەدارن یان دەبنە خاوەن بەهرە و توانا. چۆن بتوانین ئەو بەهرانەیان گرنگی پێ بدەین و لە هەوڵ دابین بۆ گەشەکردنی ئەو بەهرانە. پەروەردەکردن بە ئاراستەی نەشونمایی بەهرە و توانای منداڵان تا چەند پەیوەستە بە سروشتی کۆمەلگاکانەوە. گەشەکردنی توانای منداڵان ئایا خۆڕزکە یاخود پێویستی بە بەکارخستنی توانە و زە شاراوەکانیان هەیە بۆ زیاتر بەهرەداربوونیان. وەکو تاک چۆن بەهرەکانیان گەشە پێ بدەین، چۆن هانیان بدەین وەکو دایک و باوک. بەڕێزان ئەمانە و چەندین پرسیاری تر لە چوارچەوەی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی باس و خواست تەورەی بەرنامەکەمان وەکو ئاماژەمان پێدا برەودان بە بەهرەی منداڵان بە میوانداری بەڕێز مامۆستا سەرچڵ شەوقی سەرپەرشتیاری پەروەردەی پسپۆڕی هونەر. زۆر بەخێر بێ مامۆستا، سوپاسی ئامادەبوونت دەکەین. زۆر سوپاسانەکەم، مەمنونم. مامۆستا گیان لە سەرەتاوە ئێمە بەرنامەکەمان ئەمڕۆ تایبەت کردووە بە قسەکردن لەسەر بەهرەی منداڵان، گەشەکردنی بەهرەی منداڵان، چۆن کار لەسەر بەهرەی منداڵان بکەین. ئێمە پرسیارەکەم سەرەتا بالەوە دەست پێ بکەم بەهرە لای منداڵان چییە، یان بەهرەی منداڵ چییە، یاخود منداڵ تا چەند خاوەن بەهرەیە، هەر بە سروشت خاوەن بەهرەیان دەبێتە خاوەن بەهرە. مناڵ بە سروشت خاوەن بەهرەیە، بەڵام دوای ممارەختی یاسەیەکی زۆر هەڵسەگاندن و ڕەخساندنی بوارێکی چاک بۆ مناڵە، ئەو مناڵە لای ئەو بەهرەیە گەشە ئەکا. ئێمە ئەڵێن ماڵ قوتابخانەی یەکەمە، ئەبێ یەکەم جار ئەو بەهرەیە، ئەو هاندانە، ئەو خۆشەویستیە، ئەو دینە لای باوکان و دایکانەوە بێ. تا باوکان و دایکان لەگەڵ مناڵانە ڕۆحسووک بن، متەواضع بن، گوێیان لێ بگرن کە تۆ گوێ لە مناڵ گرت، گوێ لە خواستەکانی گرت، ئەو مناڵە هەستەکە کە شتێکە، کە ئەو مناڵەسی کە شتێکە بارەکەی لاز بەسەر بێت. منە هەیە بارەکەی لە گۆرانیە، هەیە لە مۆسیقایە، هەیە لە خوێندنەوەیە، هەیە لە شیعرە، هەر کەسەوە بە شتێک. بەڵام کە ژینگەی ماڵ لەبار بوو، وردە ئەو بارەیە خۆی بێتەوە تا ئەگاتە ماڵی دووەم کە قوتابخانەیە، ئەویش لەلایەن مامۆستاکانەوە ئەبێت ئەوە ڕسەی ئەو مناڵ بکەن و گرنگی پێبن، کەواتە گوێگرتن لە مناڵ زیاتر خواستی ئەو مناڵ بێدێنێت. بەڵام ئەگەر ئێمە مناڵ سەرکوتکەین یان بڵێن ئەوە نابێ بیشتێنین بترسێنین، ئەوە مناڵ بارەکانی ئەمبێت و ئەتوانم بڵێم مناڵی گۆشەگیر دەرەچێت. زۆر باشە مامۆستا. ئێستا ئەگەر گوێبیست بووبی، بێگومان گوێبیستیش بڵێ زۆر جار دەگوترێ منداڵێکی عەجوولمان هەیە، منداڵێکی هەرمان هەیە، منداڵێکمان هەیە ناحەوێتەوە، منداڵێکمان هەیە ڕاناوەستێ، منداڵێکمان هەیە پەلاماری هەموو شتێکەدا، پەلاماری مۆبایلەکانمانەدا، پەلاماری تەلەڤیزیۆنەدا، پەلاماری سفرەدا، ئەیدر هەموو ئەوانەی کە دەگوترێ. ئەنی ئەمە پەیوەست نیە بەوەی بەڕاستی کە ئێستا بەهۆی سەرقاڵبوونی دایکان و باوکان، بەهۆی سەرقاڵبوونی خێزانەکان بە بابەتی تەکنەلۆژیاوە، بە هەموو بابەتە تەرفیهیانە، بابەتی ژیانەوە، ژیانکردنەوە، یان سەرقاڵیان بە پەیداکردنی بژێوە وای نەکردووە کە بێئاگا بن لە منداڵ، یعنی ئەو توانە و بەهرانەی لە منداڵدا هەیە هەستی پێنەکەن یان هەوڵی گەشەکردنی نەدەن. ڕاستیە ئەوەگەرت بۆ ناسدار بە مناڵ، تەبەن هەموو شتێک بێت سنوودار بێت. نازی مناڵ کە سنووردار نەبوو، مناڵ هەر شتێکی کرد، هەر جوڵەیەکی کرد، پێ پێکەنیت دەستخۆشی لێکرد، مناڵە زیاتر پرسیارەکەی من لەو چوارچێوەدا بوو، یعنی زۆر جار کە منداڵ کە تۆ سەرقاڵ بووی و یاری و گاڵتە و گەمەد لەگەڵ منداڵ نەکرد، کاتێکت تەرخان نەکرد بۆ منداڵەکەت، کاتی پێویستت بە منداڵەکەت نەدا
ئەمەوە ناکە کە ڕوحێکی تۆڵەکردنەوە لای منداڵ دروست بێ ئەو زە و هەربە بە سروشت لە ڕووی جەستەوە ئەو زەی خوای گەورە پێدا و منداڵ و زەیکی زیاتری هەیە بۆ سەرفکردن ئەو زێ هەیەی دەبێ هەر سەرفی بکات بەڵێ طبعا ئەوە قسە چیە دیادە ماڵەکەت تۆ ئیمالەکەیت کە تۆ ماڵەکە ئیمال کرد کە گوێ لێ نەکرد کیاری لەگەڵا نەکرد کە کاتێکی تایبەتی بۆ ماڵ دەرخان نەکرد ئەو مناڵە حەز دەکا حەز بە خۆ خواردنەوەکە حەز بە جوڵاکە حەزەکە ئەو تاقیت یایەتی ئەوێ سەرفیکە بەڵێ ئەوێ سەر باش بێت ئەویش بۆ چیەکەتەوە کە من کە مناڵ ئیمالکەم و گوێ لێ نەگرم و مناڵ ئازوی خۆی ئەجوڵەیە یان کە زیاد لە حەد نازم مایە هەر شتێکی کرد پێکەنیم یعنی ئەتوان بڵێم نازەکە سنووردار نەبوو ئەو مناڵە کۆمەڵێک حرەکە و جوڵە و ئەچشتیا بە عەرزاچی مۆبایلی باوشێ باتمەتانە بات ئەمانە هەمووی کاریگەری هەیەمانە کەواتە ئەبێت هەموو شتێک لە سنوورێکی خۆیان بێت ئەبێ مناڵ کاتێکی دیاریکراوی پێ بدەی بەڵێ بۆ ئەوەی هەمیاری لەگەڵ بکەی هەمووزەکانی سرفکە هەم جوڵەکانی سنوورد جوڵەکانی بەلایانی ئیجابی دابشکێتەوە وەکو پێم وتی ماڵ قوتابخانەی یەکەمە کەواتە ئەبێت لە بەردی بناغەی پەروەردەی مناڵ لە ماڵەوەی بە تەندروست و بە دروستی دایبنێ زۆر باشە مامۆستا چۆن بزانین منداڵ خاوەنی بەهرە و توانایە بێگومان وتمان بە سروشت خاوەنی بەهرە و توانایە بەڵام چۆن بتون یعنی بیناسینەوە یعنی چۆن درک بۆ بکەین کە ئەمە خاوەنی توانە و بەهرەیەکە بۆ مناڵ هەیە حەزگە وەنی بڵێ تۆ گوێی لێگریت ئایا بزانێت ئەو مناڵ دەنی خۆشە ئەگەردانی کە دەنی خۆشە زیاتر گوێی دەستی خۆش بێ ئافرین وردەوە دەشتەکەی لا شتێکی لا ئاسانەکەی مناڵی هەیە حەزەکە ڕسم کات حەزگە تۆ بۆی بۆ دەئانیت بەڵام ئاگامان حاڵتە بێت کە مناڵ بۆی قڵم بۆدا چکم مادەم مناڵ جارێ ماسووکەی مناڵ نشولمای باش نەکردووە زیاتر بۆی باستیلەکە باشترە چون بۆی باستیل زیاتر جوڵە بە مناڵ ئەیات ئەمانی کەواتە ڕەخساندنی بوارێک جێوێکی خۆش بۆ ئەو مناڵە کە مناڵ بتوانێت زیاتر گرنگی بە بارەکانی بە دەستخۆشی ئافرین طبعا دەستخۆشی ئافرین ڕۆحسوشی تەواضعی ئەمانە هەمووی دەوری هەیە ئەمی شەو جوانە دەستی خۆش بێ ئەگەر وا بکەی باشتر ئەبێ تو وردەوەدا ئەو مناڵە نییە تەرجیعەکەی بە هاندان و بە تەواضع ئەو مناڵە بە گوێگرتن لێی بە زیاتر ئەو مناڵە حەزەکە لە چ ئارەزویکا بێ بۆ منسا هاوینان خول هەیە من پێی ئەڵێ تو حەز لە چ خولیەکە زمانی ئینگلیزی پەروەردەی هونەری مۆزیک ئەمانە بە ئارەزوی خۆی بێ باوکە حەزم لە وەرزشە باشی بۆ وەرزش حەزم لە هونەر باشی بۆ هونەر حەزی لە زمانە باشی بۆ زمان کەواتە تۆ ناوێت شتەکان بەڕغبەتی خۆ بێت زۆر ینی گرنگە بەڕاستی قسەی لە بکەین ینی پێویستە ئێمە تەنها کار لەسەر سروشتی منداڵەکە لەسەر حەز و خولیای منداڵەکە بکەین یان هەندێک خێزانەوەی کە بە خۆیان بڕیارەدەن بنمونە لە ئاخیرەتدا دەڵێن پێویستە بواری تۆ پزیشکی بخوێنێ بواری ئەندازیاری بخوێنێ هەر لە ئێستاوە دەیانەوە هەر لە منداڵیەوە کار لەسەر ئەمە بکەن پێویستە ئێمە بوارەکەی بۆ دیاری بکەینیان هەوڵی گەشەکردنی بوارە سروشتەکەی خۆی بدەین ئەبێ هەوڵی گەشەکردنی بوارە سروشتی خۆی بدەین ئێمە هەموو باخودایشێک حەزەکە مناڵی بێتە پزیشک یان ئەندازیار بتر ئەمە هەموو واین بەڵام شتەکە من نییە شتێکە لە ساسەی ئارزوی ئێمە بێت تەم ئەگەر من وێ ڕێ خۆم سەپێنم کەواتە باوکی زۆر دیکتاتۆرم یان دایکی زۆر دیکتاتۆرێک ئەبە بکات ئەبێ ئەو مناڵە خۆی دۆزێتەوە ئێستا من مناڵ ناسم زۆر بەتوانایە ئەتوانم لە توبا لەسە بەتوانایە لە پۆی توانم بڵم دەرجەکەی لە سەیا بهێنێ بەڵام حەزی لە فیزیایە حەزی لە شیمیایە یعنی تۆ ئەگەر بە زۆر بتڵێ چۆرە تۆپ تۆ ئارەزویە کوژیت دکتۆرێکی ناتەندروست دەردەچێت دروست دەرناچێت ئێستا بۆ کاتی خۆی من حەز نەبوو سیخا کرد چوون بارەکەم تیانە بوو زۆر هەوڵما فێرم سوودەوە فێر نەبووم بەڵام نیگار کێشەکان نیگار کێشی چکم لەگەڵ ناخما بوو و لە بنەماڵەیەشی کە هەموو خەریکی نیگار کێشانین کەواتە حەز و ئەرزویە هەر لە مناڵی وەکو گەڵایە گەشتێک و چروی کرد بوو بەگوڵ کەواتە لەم قسەی بەڕێستەوە کە دەڵێ بنەماڵەکەمان هەمووی خاوەنی بەهرەی وێنە کێشان و نیگار کێشان بوون یعنی کەواتە دەشێ و منداڵە لە سەرەتادا هەر بە ینی لە ڕێی خێزانەکەیەوە ئەم بەهرەی وەربگرێ یان هەر منداڵیش هەیە بە سروشتی زاتی خۆی ئەگەر خێزانەکەشی هەموو میوزیکجان بن هەمویان نیگار چێش بن هەمویان پەیکەرتاژ بن هەمویان چوزانم ینی هەمویان لە بواری نواندنا کار بکەن ئەوە کاریگەری نەکاتە سەر یان بەڕاستی خێزان کاریگەری زۆر دەکاتە سەر منداڵەکە بۆ دروستبوون و بۆ چەکەرەکردنی حەزێک لای منداڵەکە تەمەن ئەوە حارزی مناڵەکە بەسەر خێزان تەسیری هەیە بەڵام تۆ ناتوانانی بە زۆر ڕێ خۆم سەبێنی سا بۆ منە کوڕەکەم حەزی وزشە
ناتوان بە زۆر پێ بڵم ئیلا بێت تۆ بێنم کێشیت جوانە چونکە شتەکە بە زۆر نییە ئارەزوو لە ناخەوە چەکەرە ئەکات یانی وەکو چۆن بڵێ وەکو چێک وایە وەردەوە دەگەشاکات بەس بە گوڵ ترکە ئەو کەسە کە بوو بە تەمەنی 7 ساڵ زیاتر خۆی دۆزێتەوە حەزی لە شتێکە بەڵام لەگەڵ ئەوەشە زائیدەن مامۆستا دۆریشی قیادی چاشی هەیە بۆ مناڵ هەیە لە کاشێت لە قوتابخانە حەزی دەست ئینگلیزی خوێنێ کوردی خوێنێ وەرزش خوێنێ و نەخوێنێ وردە کەڵامانەی ئەڕوا لە چیە خۆی بینیەوەیە لەوەیە گەشە ئەکات و نمو ئەکات و کەواتە گەشەی مناڵ ئارەزووی مناڵ زائید ممارەسە و دیراسە زائیدەن جەوێشی خوڵقاو بۆ مناڵە کەواتە ئەبێت جێ بۆ ناڵی کە مناڵە لەگەڵ حەزی خۆیان دوودجێ کەواتە دایکان و باوکان یەکەم دەوریشی چاکیان هەیە دوایەوە ئەنجە مامۆستاکان یعنی بە هەردوو لا وەکو چەپکە گوڵ هەوڵ بن لە خزمەتی نموکردن و گەشەکردنی مناڵە. زۆر باشە مامۆستا. بێگومان ئێمە چۆن پێ دوایە یان کە دایکان و باوکان لە ئاستێشی پێگەیشتنان ئێستا بۆی کە بە هەستیارانە مامەڵە لەگەڵ قۆناغی منداڵەتی منداڵەکانیان بکەن لەو قۆناغی کە سەرەتایی بنیاتنانی گەشەکردنی توانە و بەهرەکانیانە ئێستا پێ دوایە لە خێزانی کوردی ڕازی یان هێشتا ماوێتی بۆی کە بتوانێت مامەڵێکی تەندروست مامەڵێکی هاوسنگ مامەڵێکی گونجاو لەگەڵ منداڵەکانی بکە. هەموو خێزانێک نین من بەئاز لە بەڕاستی لە هەمووی ڕازی نیم چون هەموو پەنجەی دەست وەکو یەک نییە بێگومان جاری وایە مناڵەکە حەزەکات ئارزوی خۆی مێرە ئەمان گوێ نایەنێ ئەڵێ وەڵام من کورە من چێتە ئینە بێت خۆ ئێستا کە ئینادی با کوڕەکەم وەکو بێتە کاسب بیکردنەوەی سا چوو ساتا ئینادیە بیلەوە ئەکەنەوە بەڵێ سا بیلەوە ئەکەنەوە دەست و پێسپیکە دەرنەچێت بەڵێ ینی ناچێتە ناڵکە با مناڵەکەم خۆڕۆژ ڕۆژگار هەر بۆ شێوەیە نییە با ماکەم هەوڵ با چی ئارزوی هەیە لە ناخێت چۆ بکات بەڵام ئێستاوە بیکردنەکە سا پێشەوە نەبووتەوە کەواتە هەموو خێزانێک وەکو خێزانێک نییە خێزان هەیە باوکو دایشیان لە خۆناغێکی خوێندنی باشیان تەواو کردووە پەروەردی ماڵەکەیان سەقەتە بەس هەیشتا خوێنەواری شیوان تاو نەکردووە بەخێوکردنی مناڵەکەیان ئاستێکی زۆر بەرزایە کەواتە شت بە شەهادە نییە ئەتوانم بڵێم عەقڵ بە گەورەییە نەک بە تەمەن کەواتە شتەکە ئائیلە بنەماڵە ئەو کەسە خۆی دەورە بینیە یعنی چۆن وتم پەنجەی دەست و کۆمیەک نییە کەواتە بەخێوکردنی مناڵ پەروەردی مناڵێکی دەربەرژی دروست نە بە شەهادەیە نە بە تەمەنە ئەو کەسە ئەو باوکو دایکە خۆیان کەوتون زائیدەن ژینگەیەشی لەبار دروست زائید لەگەڵ ئەوەشە گەڵ مامۆستاکان بنە چەپکە وڵێک. مامۆستا ئەگەر باس لە زیرەکی بکەین منداڵێک هەستمان کرد کە منداڵەکە بەهرەی هەیە توانایەکی هەیە دەتوانین گەشەی پێ بدەین بەڵام خاوە لە وەرگرتنی ئەو ڕێنمانەی کە تۆ دەیکەی ئەو ڕێنمانەی کە پێویستە گەورە بێ زۆر جار لە خێزانێکا دەبینین کە سەرکۆنەی منداڵەکەیان دەکەن بەخوا ئەمە هەر بە خاڵی چۆتەوە بەخوا بە مامی چۆتەوە بەخوا بەخا چوزانم بە فڵان چۆتەوە بە فیسار چۆتەوە هەر وەکو براکەی تری وایە ئاوایە ئەمانە بۆ خۆی جۆرێک نییە لە هەدمکردنی یا تێک و پێکدانی ئەو دیوارەی یان با بڵێن ئەو قەڵایی کە قەڵای بەهرەی کە لە ناخی منداڵدایە چەکەرەی کردووە و خەریکە گەورە دەبێت تۆ لە سەرەتاوە دەتەوێت بڕوخێنی ئەم جۆرە خێزانانشمان هەیە یان ئەمانەمان هەیە بەڵێ ئەمە بۆسی ئاسگرێتەوە ئاستی یەکەم ئاستێکی ئاسایی و سروشتیە ئەوە مناڵ بە تابعەتی خۆی وێنە ئەکا مۆسیقاژە وەرزشەکات ئەوە سروشتیە زیاتر لە زۆر مناڵە ئەوە هەیە ئاستی دووەم ئاستێکی لە داهێنانی بێسنوورە هەیە تەماشاکەی مناڵەکە بی ئەوەی کەس بکە خۆی بەهرەکەی تایە پێش تەمەنەکەی کەوتۆتەوە بەڵێ پێش کردو بە ئاسی سێهەم ئەو قسەی بەڕێستانە ئاستێکی لاواز و نەخۆشیەوە یعنی ئەوەنە ئەو مناڵ سەکوت دەکا تۆ لە خاڵ ناچی تۆ ئەکەی تۆ ئەو مەکە تۆ قسە مەکە تۆ وز بە ئەمانە مناڵ سەکوت دەکەی کە ئەو مناڵ سەکوت کرد گۆشە گیر ئەبێ حەزەکەم لێرەدا خاڵێکم قەوسی وەیتەوە باسێکی ئەو گۆشە گیرە بکەم بەڵێ مناڵ بۆ گۆشە گیرە بێ یعنی دەکرێت بڵێن لە ئەنجامی ئەو هێرشی ڕوخاندنەیە کە لە عائیلەوە ڕوبەڕووی دەبێتەوە بەڵێ یان نازی زۆر ئاتێ کە مناڵی زۆر خۆشویست نازی زۆرەیە نایەڵ تێکەڵ خەڵک بێت و ئەزانێم بەس مناڵی خۆی باشە دەوروبەری گەڕەکە هەمووی خراپن هەر ئەو باشە وا لەو مناڵەکە کە تێکەڵ بە کەس یەک مناڵی خەڵک دەبێت وازە کە تێخەڵ خەڵک بوو تووشی کێشا بێت تووشی ناخۆ تووشی مشکیلا بێ ئەنجا ئەم مناڵە کە چووە قوتابخانە
تووشی بە کۆمەڵی کێشە بە کۆمەڵی مەشاکیل ئەوچێت ناو قوتابخانە ئەبینێ مامۆستاکان تەرەبار ڕستمەکەن ئەم ئاوە دانیشێ بە هێواشی وێنەی یان ئاوە دانیشێ گۆشەگیرە مامۆستا نایزانم مامۆستا ناتوانم مامۆستا شەرمەکەم مامۆستا من ئەنوا بەهانە ئەهێنێتەوە حەزەکەم بینە چارەسەرێک بۆ ئەم کێشەیە مامۆستا چۆن چارەسەری ئەم قوتابیانە ئەکات کە گۆشەگیرن لە ماڵەوە سەرکوت کراون لە ماڵش کێنراون یان نازێکی زۆر لێناونێتە ئەو نازە بۆ کەوا تێکەڵ بە کەس نکات یان تووشی ترس و تووشی حاڵتیان کردوون ئەو چارەسەرە چۆنە بێت ئەو چارەسەر یەکەم مناڵ بەشداری چارەکی بن ئەهەستە گۆرانی بڵێ ئەهەستە لەسەر ئەو تەختەیە تۆش وێنەی پێشە دەستە خۆش بێ ئافرین چپڵێکی بۆ لێن یان تۆ بۆ تەنژێ مناڵەکە ئاکەیت یان کنە گروپ بۆ گروپی وەرانیڵن گروپێک ڕسمەکەن کە ئەو مناڵە خستنەوە گروپێک یانیان کێشە یان ڕسمیان کرد یان وەرانەیشیان وت بەڵام بیخدایشی مناڵێک کە زۆر زۆر زیرەک بن کە ئەمەی کرد لە حاڵی گروپ چەند ئەنجامێکی باشی هەیە ئەو مناڵە یەکەم متمانە بەخۆی کات بەخشێت کە دەتوانێت خشتێک بێت لە دیوارێکدا بەڵێ سیقەی بەخۆی هەیە کۆمەڵایەتیە بێت کەواتە بەشداری پێکردنی مناڵەکە لە چالێکەکان چالشی وەرزشی بێ گۆرانی بێ پەخشانە شعر بێ ئەمانە تۆ ئەو مناڵە زیاتر بارەکەی زیاتر دووسی بێت بۆ من چووە قوتابخانەیەک ماوەستی مامۆستا ئەم قوتابیم زۆر گۆشەگیرە قەت ڕسم زۆر بە هێواشیەکە وتە بیخە ناو گروپەوە ئاسە گۆرانی بڵێ چەپڵێکی بۆ لێن ئەو تەلەبێت کە بینی کە گۆرانی دەڵێ من دەستخۆشی لەکەن باوەڕ بەخۆیە بێ متمانی بەخۆیە بێ کۆمەڵایەتیە بێ یان مامۆستا زیاد لە پێویست ڕوویایە یان مامۆستا زیاد پێ گوێی لێگرت یان باوکو دایشی بانکەن ئەمە زۆر حاڵی جێنە کە تۆ لەگە باوکی دایکی قسە کرد ئەو مناڵەکە فەرقی هەر لە مناڵەکانێکەیە گوێی لێ بگرە زانست چی ئەڵێ داواکاری چییە ئەمانە هەمووی وا ئەکا کە لەو گۆشەگیرە ڕزایی بێت و کەسێکی کۆمەڵایەتی دەچێت و متمانی بەخۆی بێت و بتوانێت ئەوەی لە ناخی هەیە دەری بڕێ زۆر باشە مامۆستا لە یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی دراوە بە توانا و بەهرەکانی منداڵان هەڵبەت مەبەستمان کە ناوەندەکانی خوێندنە کەرتی گشتیە تا چەند گرنگی بە توانا و بەهرەکانی منداڵان دراوە لە ناوەندەکانی خوێندن یعنی ناوەندەکانی خوێندن تا چەند وەڵامی خواستەکانی بەهرەی منداڵانیان داوەتەوە پێش ئەم ئەزمی مادیەمانە بەڕاستی مانگانە ساڵانە توانم بڵێم لە کاتی هاوینە هەموو ساڵێک شەرجی قوتابخانەکان خولیان لەگەڵ مناڵەکان خولی پەخشان خولی شعر خولی وەرزش خولی وێنەکێشان مۆسیقا ئەمانە بەردەوام هەبوو یان ساڵانە هەموو قوتابخانەیەک بۆیان ئەشیای وەرزشیان ئەیانێ چی کەلوپەلە هەموویان خست بەردەستیان بەڵام ئێستا لەوەتی ئەم ئەزمێ دروست بوو ئەم حەسارەیە ئەم شتا هەیە زیاتر شتەکە زۆر کەمتر بۆتەوە ئەبێ بڵێن کەسەکە بێ خۆی هەوڵ بە خۆی پێ بگەین ئێستا یعنی ئێستا توانین بڵێم ئەبێ شتێکە هۆی فێرکردن خۆی فێرکردن ئێستا زۆر کەم بۆتە لە قوتابخانەکانە ئەویش دەگەیتەوە بۆ ئەم ئەزمە ئەم نەبوونی مادی بودجەیە ئەمانە زۆر دەوریەیە چونکە بەڕاستی هۆی فێرکردن لە قوتابخانەیە زۆر گرنگە چونکە تۆ بە هۆی فێرکردن یعنی هۆکارەکان دابینکردنی ئەو هۆکارانەی مەسەلەن پێویستەکانی وێنە کێشانە پێویستەکانی یاریکردنە پێویستەکانی موزیکە پێویستەکانی فێربوونی تەکنەلۆژیایە بەڵێ ئەگەر هەش بێسا هەر کەمە هەر کۆنەکانە چون تۆ بۆی فێرکردن مناڵەکە زیاتر چێزەکە چێژ ڕگرێ زیاتر حەزەکە هەست بە خۆشی ئەکا کەواتە ئاسانکاری بۆ فێربوون ئێستا بوونە مامۆستایکی دە پۆلەوە مۆسیقایتیان نییە هەر بەدەن بەڵام ئەگەر مۆسیقای بێتە پۆلەکەوە ئەو مناڵە هەست بە خۆشیەکات و هەست بە زیاتر حەزکات فێر بێت ئێستا بۆ نوە سعودی خوایە وەتەن ئاوەکەی چەند ڕیوشینە بیرمێ کە مناڵی مامۆستا بە مۆسیقاوەتە پۆلەوە ئێمەش بەڕاستی یان چەند شیرینام دەربەری وەتەنم ئەمانە معنەوت لەگەڵ مۆسیقاکە تێکەڵ بەڕوحە بێ ئاوێتەی دڵ ئەبێ ئاوێتەی هەست و ناخی مناڵ ئەبێ کە شتێکیش ئاوێتەی هەست و ناخ و مناڵ بوو ئەو مناڵە زۆر شتەکە لای گرنگە بێت خاڵێکە کە بێن بڵێم مامۆستا ئەوەی هەوڵ ئەیات ئەو مناڵی خۆش بوێت ئەبێت هەوڵ بە ئەو مناڵە خۆشی بێت چونکە مامۆستا بەگشتی مناڵی خۆش ئەوێت کە هەوڵیە ئەو مناڵی مناڵەکە خۆشیویست ئەو مناڵە مامۆستایی خۆشە بێ وانەکەی خۆشە بێ مێشتی زۆر ئیسیعابی وانەکە ئەکا کەواتە بێ خۆشەویستی زیاتر لە مناڵەکە و مامۆستاکە بێ زۆر چاکە ئەگەر گوێ لە مناڵەکانمان بگرین بەڵێ دەڵێ فلان مامۆستا هەلەی بپرسە لە ماڵەوە فلان مامۆستا فلان مامۆستا فلان بۆ دیارێکە پۆڵێنێکە ئەمانەم زۆر خۆش دێ بەڵی فلان مامۆستام زۆر ڕق لێ
ینی هۆکارەکەی پێدوانیە کە ئەو مامۆستایە نەیتوانی و کۆنتاکتێکی تەندروست لەگەڵ منداڵان بکایان ئەم منداڵە بەهرەیەکی هەیە نەیتوانیەوە ئەگەر بە یەک قسەش بێ بە یەک دەربڕینش بێ پشگیری توانە و بەهرەی منداڵەکە بکە ئەو تەلەبێت کە ئەڵێ ئەو مامۆستایان خۆشە بێ مامۆستا سەد کێشەی هەبێ ئەبێ وا خۆی دەبخە لەبەر قوتابیەکان کەسێکی ترە تۆ لە ماڵەوە کەسێکی یەکتە قوتابخانە کەسێکی تری ئەمە زۆر گرنگە بەڵام ئەمە قرس نییە حاڵەت ئێستا بۆ مجتەمەعی ئێمە ئەم حاڵەتە کە تۆ بتەوێت لە ماڵەوە کەسێک بی و لە دەرەوە کەسێکی تربی آخر دەرەوە جایە قسەی لەسەرەوەیە کە مامۆستا بە کێشەیەک مەیە نابێ هەستکەم تەلەبێت پێزار قسە بکەن قسە مەکەن بێدەنگ وز بە تۆ هین سەر مێشێ ئەمانە لە نابێت ئەمە ناکرێت ئەم قسەیە کە ئەم قسەیە دەیکەین بەو کۆنکرێتیان بۆ ئاستا پەیوەندی بە کۆمەلگایەکە بێ کە لە ڕووی یاسایی لە ڕووی هۆشیاریەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئابوووریەوە تێر و پڕ بێت ینی گرفتی ئابووری نەبێ تۆ چی لە مامۆستایەک دەگی کە لە ماڵەوە ئەویش خوێندکاری ئەوی قوتابی هەیە چی بکانی خێزانەکەی پێویستی و پێداویستیان هەیە منداڵەکانی پێداویستیان هەیە ئەگەر پێداویستەکانی ئەوی نەتوانی پێ دوایە مامۆستا بە دەرونێکی ئارامەوە بێ لە قوتابخانە وەکو قولەکەی دەڵێ ئەگەر ویستت کۆمەلگایەک تێشکێنی یەکێ لەوانە مامۆستایەکانی ینی بەرباتکە مامۆستاکانی وا لێ بکە لە بەرچاوی کۆمەلگادا لە بەرچاوی خوێندکارەکاندا وەکو بڵێ سنگ و قورساییان نەبێنێ ڕاستەکەی نات بەڵام من هەر ئەبێت تەمان هەمومان بۆ سەر ڕای ئەوانەش دەبێت هەوڵ بدەیت ئەو حاڵتەمان هەیە نییە و حاڵتی نەبێت بەڵام کە چوومە پۆل ئەبێ بە زۆر بە زۆر وە خۆم بکەم کە ئەو مناڵە هەست بۆ هیدە نەکات و ئەو ڕووکو من هەست بۆ معانەت بۆ ناخۆشی نەکات خۆ ناکرێت بڵێ ژیان دەوەستێ نابێ ژیان بوەستێ واز هەمیشە وا خۆم شانێم کەسێکم کە هیچ شتێکم نییە کەسێکی ڕۆحسوو کەسێک تەخواستم مادەم ئەسڵ پۆل دەست بڵێمەوە مادەم کەسم دەست بڵێمەوە ئەبێ وا هەست بکەم ئەو مناڵە بە ناقیم نازانێت چونکە مناڵ کەسێکی هەست ناسکە کەسێکە لەواتێ بەسیترین شت بێتاقەت بێت یعنی چونکە بەڕاستی مناڵ ئەوەنەی ئامۆژگاری و وانی مامۆستای بەلاوە گرنگە ئەوەنە قسەی باوکو دایکی بەلاو گرنگ نییە یعنی جاری باوکو دایکی شتی فێرکەم بەڕاستی بە شتەکە باوکو دایکی ڕاستەکەی مامۆستاکە ئەگەر هەڵێ بێ ئەوەنە مامۆستاکە ڕاستەکە کەواتە ئەبێ مامۆستا مادەم کە چۆتمە پۆلەوە ئەبێ وا خۆم تێ بگەن لەبەر ئەو خامە ناسکە لەبەر ئەو خامە پاک و دڵ ڕۆحسووک و پاکە ئەبێ خۆم پیشان بم کە من دوور بچێشەوە جوانە مامۆستا چۆن منداڵان تێبگەێنین لەسەرەوەی کە یا هۆشیاریان بکەینەوە کە خاوەنی بەهرەن وەش دەستوانن بەهێزی بکەن چونکە ینی ئەم ڕوحیەتە لای منداڵ لە ڕووی معنەویەوە چۆن بتوانین ئەو حاڵەتە بۆ منداڵ دروستکەین کە تۆ خاوەنی بەهرەی کە تۆ خاوەنی توانایی کە تۆ خاوەنی هێزی ئەمە بەهرەکەتە دەتوانی گەشەی پێ بدەیت ینی ئەم هۆشیاریە چەسپاندنی ئەم حاڵەت و لایەنە هۆشیارێت چۆن لە دەروین منداڵدا بیچەسپێنی بە دەستخۆشی هاندان ڕۆحسوشی تەواضع کاتپێدان بەڵێ کارپێکردن بەکردداری گوێگرتن لە مناڵەکە لە مەشاعی لە هەستی لە مناڵەکە بزانە ئەمانە هەموو دەوری هەیە چون بۆ مناڵ کار ڕستمیەکە تۆ نابێ بڵێ ئەتکو مناڵ تا پۆلیش سەرتایی نابێت بڵێ ئەمە چاک ئەوە خەڵەتە چون مناڵ ماسووکی دەستی باش نەشونمای نەکردووە ناتوانێت بازنی خۆی کێشێ کەواتە ئێمە ئەبێت بە دەستخۆشی و ئافرینمانە ماقی پێشکێ ئیشەکە جوانە ناڵی پڕیکەرەوە ئەمە وا بکە پڕێکی تۆ جوانتر ئەبێ کوردستان ڕەنگا و ڕەنگە لە ماڵۆ چێ جازمی هەیە لە ماڵۆ چێ فەرشی جوانیان هەیە چەند ڕەنگی جوانیتی هەیە چەند جوانی ئێوەش وەکو ئەوان ڕەنکەن سێ و شاخەکەن کوردستان چەند ڕەنگا و ڕەنگە تۆ بە کۆمەڵێک ئوسلوب یەک ئەو مناڵە و ئەکەیت کە شتەکەی لاشی لێ بێ بۆ نمونەشتی کەشکا من گرنگە باسی هۆی فێکردمان کرد ئەوم بیر نەچێت بیر مکە مامۆستا بووم باسی هینمان کە ڕێنێت و چۆ تەلەبێکم کرد بە پیاوێکی پیر تەلەبێک کرد بە مناڵەکە دەستی گرتووە بکرد بە سیارەکە چۆن ئەپەڕێتەوە بوتم مناڵینە ئێوە ئەمە ئەکەم بە تەمسیل ئێوەش وێنێکن بە سیناروێ وێنەی یەکەم مناڵەکە دەستی پیاوێکی تۆ تەماشی ئەم لاولاکات جوانە بەڵێ لە هەردوو لاکەوە ئۆتۆمبیل هەیە باڵێکەوەت ئەمە چیشمان کرد بە شێوەی شانۆگەری خۆی فێکردمان کرد سیناریۆکمان کرد وێنەی دووەم ئۆتۆمبیلەکە زەلامەکەی تێپەڕ ئەو مناڵە زۆر حەسی بۆ متعاکرد بەسەر سەری پێ سوگانی دەستەوە بەڕاکرد ئەڕوات وێنەی سێم ئەپەڕنەوە کەواتە تۆ بەمە چیو کرد ئامۆژگەی مناڵەوە کرد یان بەیانیان مناڵ دەموچای خۆیان بشۆن حرەکەی یەکەم ئاوەکە
سابوونەکە لە دەستشنەکە دوای هینەکە دوای ئەو خاولێکە دوای ئەو تۆ پیانەڵی باش بۆچی پێویستە دەستان بشوین بۆچی مشتە دەم و چاومان بشوین کەواتە تۆ وانەکە بەچی بە ژینگەوە بە پاگ و خاوێنیەوە بە ڕۆژانەوە بە ڕێنمای هاتوچۆوە کەواتە مامۆستای هونەر ئەبێک دەورێکی قیادی بینێ وانەی هونەر ببەستێ بە ژینگە و بەژێ ڕۆژانەوە شتی تر بوتە پێشوتم یا مامۆستا لە بێوەی گوڵێ بکەن تۆ ناڵ ئێستا گوڵێ بکەن گوڵ چێ گوڵی دیوە چەند زۆر گوڵمان هەیە یعنی کە تۆ چی دەکەی نەک مامۆستا نەبێت ڕاستەخۆ بەس خۆی باسیکە ئەبێت قوتابیەکانیش لەگەڵ بەشدار بن چونکە قوتابی بەشدار نەبێت تەربیە دڵغەلەیە بەڵام ئەگەر ناڕاستەخۆ قوتابی درێژدا بەشداری هەبوو ئەو سەتەلەبە دڵغەی لێ نایەت و مێشی لێ مامۆستاکەی بێت و مێشی سعادوانە کاکە کەواتە ڕێگەی ناڕاستەخۆ باشترە گوڵ سوودی چییە ئەی تۆ گوڵ بۆچی باشە مانە دوای ئەوە گوڵێن لاشی دینەکەیت جوانی گوڵ سوودەکانی گوڵ دوای ئەڵێ وێنەی گوڵێ بکەن بەڕێی خۆت باوک دێتەوە ماڵەوە دایک دێتەوە ماڵەوە و کاتی ئەنجامدانی کارێکی گرنگە کاتی خواردنە کاتی ئامادەکردنی خواردنە کاتی هەر پێویستێکی ترە کاتی خەوتنە هەر شتێکە بەڵام منداڵەکە ئیتر مناڵ ئەمە نازانێت پێویستیە و دەبێت جێبەجێکە خەریکی وێنەکێشانە باوکە دایکە بەرەبزە بۆ لە ئەم وێنەیەم لەگەڵ پێشە دەبێ ئێمە ناچارین کارەکەشمان ئەرکەکەشمان جێبەجێ بکەین ناچارین گرنگی بدەین بە منداڵەکەش پێویستە بڵین بە منداڵەکەت کوڕم کچم یان ڕۆڵە گیان ئێستا بەسەر چاو من لەگەڵ دەکەم بەڵام با ئەم ئیشە بکەین دوای ئەوە یەکسەر دەچینە سەر ئیشەکەی تۆش ئەوە دەکەین ئەمە زۆر یان زۆر جار ینی ئەمە بکەی باشترە ئەم ڕێگایە بگرێ بەر باشترە یان ئەوەی کە سەرکۆنەکەی منداڵەکەت بکەی و دوزار ئیهمالی کێ و هیچ گرنگی بە بەهرەکەی نەدەی بۆ منە سعات یەک نانەخۆنوانیە مناڵەکە لە سعات دوازۆی خەریکی وێنەکێشانە تۆ نەک کاری نەخۆێستا بڵێ وەرە حەسە ناکەم خۆ وردەوە بە تەدریج پێی بڵێ دوزار گەلانمان خوارد من یارمەتی دەدەم پێڵی ئێمە سعات یەک نانەخۆین هەوڵ بە پێش سعات یەک وێنەکە تەواو بێ بەڵێ کەواتە تۆ زمانێکدایە بەڵام کە خواردنی کاتیش بەڵێ کە خواردنەکە هاتە سەر مێزەکە و بڵێ وازە وێنەی بێ نامخۆ ئەوە نابێ بە تەدریج ناگەوتمە سعات دوان وێنە خۆ تۆ بڵ ئاگادار بە ئێستا وێنە ئەکەیت ئاگا لە کات بێت سعات یەک نانەخۆین کەواتە بێت تۆ کاتەکەی بیتێ بۆی کۆمسای خۆبزانێ زۆر باشە دەتوانین بە هەموو منداڵێک بڵین خاوەنی بەهرەیە نی هەموو منداڵێک بەهرەی هەیە منداڵ هەیە یان بە پێچەوانەوە منداڵ هەیە بێ بەهرە بێ بەڵێ ئەویش ئەگەر بە ئایلە تەبەن کە خێزان هەندوو باسم کرد هەمیشە سەرکوتی مناڵ بکەن بیترسێن بڵێ ئەمە وا بکە وا مەکە مناڵەکە سەرکوتی ئەم بێت وەکو چۆن بڵێ گۆشە گیر بەڵام لەو حاڵدەیە من لە قۆناغێکەیە قۆناغی 1 تا 7 ساڵ بەڵام کە سوق قوتابخانە تەبەن گوتمە بە کۆمەڵی کێشەوە چیە ئەبێت مامۆستا ئەو دەورە بینێ مامۆستا هەوڵ بە ئەو بەرەکەم دزێتەوە کەواتە مناڵەکە مناڵ تا 7 ساڵ هیچ باریشی وای نییە حەزی لە هەموو شتێک ئێستا من کە ئێمە مناڵ بووین حەزمان لە وەرزش بوو حەزمان لە مۆسیقا بوو حەزمان لە چیرۆک بوو بەڵام وردە ئەو بارەی چۆن بێت بە ڕەخساندنی زەمینەیەشی لەبار بۆ ئەو مناڵە زۆر باشە مامۆستاچیان ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر کەمیش بن بەڵام چەند کەناڵێک هەیە کە پێیان دەگوتێ منداڵانی کەناڵی منداڵان یان ئیش دەکەن بۆ منداڵان تۆ چۆن دەڕوانی ئەو کەناڵانە ئەو کەناڵانێکن ینی وەکو پێویست لە ئاستی پێویستدان توانیوانە وەڵامی پێویستەکانی منداڵان بدەنەوە یان هۆکارێک بن بۆ گەشەکردنی توانە و بەهرەی منداڵان تەمەن ئەو کەناڵانی کە بەڕێزی باسی کرد ئەبێ کۆمەڵێک پسپۆریان تیا بێ پسپۆری کۆمەڵەتیان تیا بێ پسپۆری دەروون زانیان تیا بێ پسپۆری فەلسەفیان تیا بێ ئەبێ لە هەموو بوارەکانە پسپۆریان هەبێت بەڵام ئەو پسپۆریانە بێ بە کردار بتوانن چون مشتەکە بە قسە نابێ هەموو شتێ بێ بە کردار بتوانن ئەو زەمینێ بۆم بڕسێنن تا بتوانن کارێکی چاک کاری پوخت ئەوەی لە ناخیایە بتوانێت دەری بڕێ کەواتە ئەبێت ئەو کەناڵانە کۆمەڵێک پسپۆر کە پەیوەندی بە مناڵەوە هەیە لە خۆ بگرێت یەکەمیان کە دەرونیەکەیە دەرونی ئەنجا کۆمەڵایەتی ئەمە قسە لەسەرەوەی کە پێویستە هەبێ بەڵام ئایا ئەوانەی کە هەن ئێستا توانیوانە ئەم حاڵەتە جێبەجێ بکەن ئەگەر چاودێریت کردبێ ئەگەر سەرنجت داون نەبینیوە ینی هەر نەبینیوە یان کەمە زۆر کەمە تا ئێستا تا چەند ناڵمانەیە تا ئێستا نەمیسون ناڵەکان هەموو بەهرەدار دەچن هەموو بڵێم هین هەموو بڵێم ناودار ئێستا بۆ نمونە لە سلەیمانی پەیماگەی چیمانەیە و نەژوەکەمانەیە پەیماگەی وەرزشیمانەیە ئەتوانم بڵێم ساڵانە بە دەگمەن ئەگەر چ کەسێکیان تیا بێ پێ بکەن
دوای ئەوە کە بوو مامۆستا یان کە سۆس ئیشی کرد ئەو بەڕێی خۆی کوژێت کەواتە ئەو کەسە خۆی کەوتووە پەیوەندی بۆ کەسە خۆی هەیە ئێستا بۆ پەیمانگەی سلەیمانی و جوانەکان نزیکەی 30 ساڵ زیاترە خوێندکار پێ دەگەیەنێ بەڵام تەماشاکە ئەو خوێندکارانی کە لە ساحەکەیان و دەوریان هەیە چەند کەسێکی کەمن بۆ هەیە بۆ شادەگا خوێنێ هەیە بۆ خوێن بڵێ بەس مەکتەب تاوەکە هەیە بۆ خوێن بەس بێ مامۆستا بەڵام هەیە پێی خۆشە بێتە هونەرمەند کەواتە ممارەسە و دیراسا لەگەڵ بارەکەیە. مامۆستا ئێمە لە سیرەی ئیسلامیدا چەند نمونەیەکمان هەیە بە نمونە یەکێک لەوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەنەسی کوڕی مالیکی پەروەردە کرد و دایکی ئیمامی ئەحمەدی پەروەردە کرد توانی بیکاتە یەکێک لە پێشەوایانی ئیسلام وەبوو بە خاوەنی یەکێک لە مەزهەبەکان کە ئێستا بەشێکی زۆر ینی بەشێک لە موسڵمانان لەسەر پێڕەوی مەزهەبەکەی ئەو دەڕۆن ینی کەواتە قسەکە لەسەر ئەوەدایە دایک و باوکەکان دەتوانن شێوازێک دیاری بکەن بۆ زیاتر دەرکەوتنی ئەو توانە و بەهرانەی کە لە منداڵەکانیاندا هەیە یان بیان کەنە کەسێکی تایبەت بیان کەنە کەسێک کە لە ڕێگای فێرکردنیشی تایبەتەوە بیان کەنە کەسێک کە لە ئایندەدا ببێتە کەسێکی بەهرەدار کەسێکی توانەدار و ببێتە بە مونەویرێک ببێت بە پێشەوایەک جا لە هەر بوارێک لە بوارەکانی کۆمەڵگەدا بێت. تەمەەن ئەوکو پێوتی دایک و باوک ئەوە زۆر کاریگەری هەیە هەر جارێکی سەر ئاستی توانای مادی و ئەو خێزانە ئێستا بۆ منە هاوینا خولێکێتەوە دایک و باوکە زۆر پیان خۆشە ماکەنداڵکەن بەڵام توانای مادیان نییە جوانە بەڵام پێویستە ئەو ڕێکخراوانە بۆ ئەو کەسانی کە هەژارن بە بێمەقابل ئەو مناڵانە وەرگرن و بۆی ئەو بەهرەیان نەمرێت چون بەڕاستی ئیمڕۆ مەسەلە مادیەکە بۆتە گەورەترین مۆزوع بۆ خەڵک ئێستا بۆ دایک هەیە حەزەکەی کوڕەکەی بێتە شاعیر بێتە نووسەر بێتە داخلی دەورێکی کایان دەوری تەماشاکە هەمووی بەپارەیە یعنی ئایا بۆ کارێک نەکەین بە هەمومان با بۆشەکان بە ئەو تەلەبی کە کەم دەرامەتە بۆی بێ پارە بتوانێت زیاتر برە و بەتوانەکانی بە زیاتر برە و بەبارەکانی بە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆ کاتە پارە نەبووە جوانە ئەو کاتە خەڵکی قەناعەتی هەبووە بەڵام کاکە ئێستا خەڵک قەناعەتی نییە یعنی ئەتوانم بڵێم خواردنی ڕۆژیان چەندەگە خورمایە بووە بەڵام ئێستا زۆر کەسان ئەگەر ڕێزمان قەناعەتەکە نییە قەناعەتەکە هەبێ ئەوە باشترە. ئەنی پێ دوایە ئێستا لە ئێستادا هەندێک لە خێزانەکان ئەگەر نەڵێن زۆرینەش گرنگی و مەهامیەکەمیان بوو بە لایەنی مادی و ڕووکارە دنیایەکەی لەسەر ئەوە کە وای کردووە پێویستە ینی لایەنە معنەویەکانی منداڵەکانیان فەرامۆشکەن یان لایەنە پەروەردەیەکانی منداڵەکانە فەرامۆشکەن یان لایەنە بەهرەدارەکانی منداڵەکانە فەرامۆشکەن. طبعا ئیمڕۆ خەڵکی بەڕاستی بە دوای نانێ بێڵە ئیمڕۆ خەڵکی تەماشاکی بە ڕوعموچەیەک بە دوو مانگجارێ ڕوعموچێ وەرەگرێ بەشی ناکەیانی ئەو زیاتر کێشەکەی ئەو بۆنی ڕۆ چی بخوات ئێوارە چی بخوات ئەوانەی کەواتە تۆ ئەگەر من ئەگەستکم خاڵی بێت کام بەهرە کام توانە بەڵام کەمێشکم ساڵ بوو کەسکم خاڵی نەبوو کە توانایشی مادی باشە بەڵام حکومەتەکە بتوانێت لە دوار تاس نەیتوانی و بەڵام هیوادارم حکومەت لە داهاتووە بتوانێمان هەمووی ڕەچاو بکات تا ئێستا 20 ساڵە بەڕاستی نەیتوانی بیکات بەڵام هیوادارم بۆ لەمە دووە ڕەچاوی مناڵ بچوون بەڕاستی مناڵ زەمینەی گەورەیە مناڵ بەدیلی ئێمەن مناڵ مرچی نەتەوەیەکە ئەوانە کە ئامادە بنە بەدیلی ئێمە کەواتە بێ گرنگیان ببین چونکە ئەوانە بەردی بناقی کۆمەڵن. زۆر باشە وتمان ناکرێ ژیان بوەستێت وە ژیانیش ناوەستێ و هەر بەردەوام دەبێت ڕەوڕەوەی ژیان سەر ڕایەوەی ئەو بارودۆخە سەختەی کە لە ڕووی ئابووریەوە ئێستا ڕوبەڕووی زۆرێک لە خێزانەکان بۆتەوە زۆر بەمان یعنی تووشی بووینی تر بە ناچاریەوە شانمان داوەتە بەری چۆن بتوانین لەگەڵ ئەم حاڵەتە ئابووریەشدا لەگەڵ ئەم حاڵەتەشدا بەڵام توانە و بەهرەی منداڵەکانمان فرامۆش نەکەین. بەڵێ تەم ئەوە پێم وتی قەناعەت پێشە مشتێکە من ئەبێ خۆم هەوڵم لەگەڵ بارودۆخە خۆم ڕابێنم ئەبێ هەوڵم مناڵ قەناعەتی پێ بکەم ئەم زوڵفە وا نابێت هەر چاکە بێت تۆ حەز بە چێ من بۆ دەکەم یان توانیم دراوسەیەکمان کەسێکمان برادەرێکمان مامۆستایەکە شتێکە کوڕەکەم حەزی لەم بوارەیە حەزی لە شەعرە حەزی لە چیرۆکە حەزگەم تۆکو برایەک بۆ کەسێک هاوکاری بکەیت ئەمان دەوری هەیە کەواتە هەوڵ بین مادەم ئێستا شوێنەکان زیاتر بۆتە پارە دەوراکەن بە خۆلی کەواتە ئەوە باشی حاڵەتەکە ئەوەیە بتوانین بەوەی دراوسەیەکەوە بۆی شتی کەسی شخصیە و بە شخصی ئەو شتانە بکەین بە شخصی بتوانین گرنگی بەبارەکانیان بین.
مامۆستا ئەو بەهرانەی کە لە منداڵی ناتوانین پڕیکەینەوە یان گەشەی پێ بدەین لەگەڵ گەورەبوونی تەمەنماندا ینی نامانێ ڕۆژێ ینی ئەو ویستەمان لە ناخدا نییە کە ڕۆژێ لە ڕۆژان قەرەبووی ئەمە بکەینەوە یان ئەمە بە فترێکی زەمەنی شاغیر بۆش لە حیاتی خۆماندا ئەژماری ناکەین کە ئەمەش کەلێنێ دەکاتە کەساتیمانەوە ئەگەر هەتا کۆتایی تەمەنیشمان طبعا بەهرە زیاتر لە مناڵەوەیە ئێستا من تەمەن گەشتە سەر و 20 ساڵ بەڕۆژووتر چۆن باریش مەبەستم ئەگەر لە منداڵی ئەمەم بۆ پڕ نەکرا گەورەش ببم ناکرێت مەبەستم تا گەورەش دەبم هەر بە ئەسەفی ئەمەوە نیم ئەمە حاڵەتێکی دەرونی ناخۆش بۆ من دروست ناکە بەڵێ طبعا چۆن ئێستا بۆ هەیە لە مناڵیە حەزی لە ڕسم بووە بەس مامۆستاکەی ماڵی سەکوتی کردووە بنەماڵم سەکوتیان کردووە مامۆستاکۆم بەڕاستی مامۆستای هونەریە وەرزش ئەبێ هاوڕێی مناڵ بێت ئەبێ وەکو هاوڕێ تەعامل کات ئەبێ وە لە مناڵکە سیقەی بەخۆی بێ باوەڕی بەخۆی بێت بزان ئەو مناڵە کە کەسێکی گوێی لێ ئەگرێت بەڵام بەداخەوە زمانی مە بیرمانی مامۆساتە پۆلەوە ئەو ڕسمینەیە بەرداری ئەیە یان ئەوی ئەمە ڕێزی تەمەڵە ئەمە ڕێزی زیرەکە ئێستا وشەی تەمەڵ هەر نەماوە یعنی تۆ بە وشەی تەمەڵ ئەو قوتابیە کوژیت ئەو قوتابی هیچ نازانێ یان ئەم کۆمەڵێک وشەی خوێڕیە نەزان ئەمانە بۆ مناڵ نابێت ئێستا بە پێی پەروەی تازە ئەڵێ مامۆستا ئەو مامۆستایەیە باوکو دایک ئەو باوکو دایکەیە بتوانێت بێت و ڕێی بێت و نوتیژی زەپی خۆی بکە ساش ئێمە مامۆستا جەمال عەبدوڵمان هەبوو مامۆستا بشوارمان هەبوو کە ئێستا لە خەڵکی ئاکرێ ئەمانە بێ ئەوەی لە تەلەبە بن بێ ئەوەی عەزیزی قوتابی بن تەلەبە بە شەرم قسەی هەڵاکردن مامۆستاش بە شەڕ تەلەبەیە تەلەبە دەستگای ساڵ کردبوو کەواتە پەروەی نوێ ئەڵێ بتوانە بێت و نوتیژی بێ تونوشێژی تووڕەبوون بتوانە ئەو بەهرەیە ئەو توانەیە لای نەدروستکە کەواتە شت بە قەساوەت و بە تونوتیژی نابێت بە هێمنی بە تەواضع بە دیپلۆماسیەت کە من مامۆستایەکی دیپلۆماسی بوو لە پۆلە مناڵ گوێم لێ مناڵ خۆشی ئەوێم جوانە مامۆستا بابەتێکی تر هەیە بابەتی بوونی تەکنەلۆژیاوە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بوونی تەلەڤیزیۆن و ئەو هەموو ئامێر و شتانەی کە ئێستا لە بەردەستی منداڵدایە لە زۆرێک لە ناو خێزانەکاندا هەیە ئەمە تا چەند هۆکار بۆ گەشەکردنی بەهرەکانی منداڵان بەڕاستی ئەم تەکنۆلۆژیای بەڕاستی باری ناڵگەشتووە یعنی مناڵ تەماشا ئەکەی ئێستا معدل مۆبایلی پێیە معدل خەریکی هەتاریە معدل خەریکی پلەیستێشنە ئەمە وا ئەکا بەڕاستی بۆ چاو بۆ مێشک بۆ دەماغ بۆ عەقڵ بەڕاستی مناڵ زۆر بە مێشک مادووەکە چاو مادووەکە تەماشاکە حتا ئێستا زەکە ئیناڵ کەموتەوە ئێستا تەماشاکەی لە چاو ساڵانی پێشوەکە ئەم مۆبایلە نەبوو ئەم تەکنۆلۆژیا نەبوو زیاتر خەریکی سعیکردن بوون شتێکی وا نەبووە بەڵام ئێستا ئەوەی ئەچێ بەلای هەتاریەکەیە ئەوەی ئەچێ بەلای مۆبایلیان بەلای کۆمپیوتەرەکەیە ئەوە بەلای سعیەکە ناچێت ئەوەش بۆ شیرەتەوە بۆ باوکو دایک ئەبێ ئەوەش ڕاستە مۆبایل ضرورە کۆمپیوتەر ضرورە مناڵ ضرورە بە پرسیار یاری بکات بەڵام ئەبێ کاتی بۆدانێ بەڵام باوکو دایک هێن زەبتیان بەسەر مناڵانیە مناڵەکە کە پێشە وا ڕۆڵ ئەومە کە سعی بکە ناڵەکەی جۆشی لێ ناگرێت کەواتە ئەبێ باوکو دایک بتوانن زەپی مەڵی خۆیان بکەن و ئەو شتی کە ئەو تەکنۆلۆژیای کە یاری پێ ئەکات یان کە توانێت هەیاری بکات سنووردار بێت چونکە سنووردار دەبوو مناڵ تەسی لە چاوێکە لە مێشێکە شتێک کە بڵێم ئەمە ئامۆژگاریەکە بۆ مناڵان مناڵ بەعام کە ڕسمەکە یا ئەنووسێ ئەم سەرە زۆر دەخوارەوە ئەم قەڵەمە زۆر بە تونیەگرێ ئەمە کۆمەڵی مزعفاتی هەیە یەک بۆ پشتی تووشی ئازارەیەت دوو مناڵ لە شعور ئەو قەڵەمە تونیەگرێت با پێ مناڵ کە قەڵەمەگرێت بۆ شێوێ دەستی نەرم بێت پشتی بەرز بێت چونکە حەڵی کرد دوایەوە بۆ چاویشی ماندووەکات سەریشی ماندووەکات و دەستی ماجیکاتە لەگەڵ تەکنۆلۆژیەکەشە ئەمەش هەمان تا ئێستا من قەڵەم ئێستاش بە توندی ئەیگرم ئێستا مرکاتی مامۆستا بووم دایان مرکاسەش سەپەرچەری پەروەردەییم ئەڵەم مناڵینە قەڵەم دەستان تۆز دوور بێت دەستان نەرم بێت پشتان بەرز بێت چاوتان بۆ چوو مێشی ساف بێت چاویشی ماندوو نابێ پشتیشی تووشی فەخران نابێ دەستیشی ماندوو نابێ بەڵام لە حاڵێکە سەربێنتە خوارەوە ئەگەر چاوی زەعیف بوو کەواتە ئەمە ئاماژە بنەڕەن کە ئەنووسنی ڕسمەکەن یان شتە خوێنەوە پشتیان بەرز بێ چاویان بەرز بێت و دەستیان بانە بێت و بۆی کە حەز بۆ ماندووێ نەکەن زۆر باشە مامۆستا بەڵام ئاسن ئاماژەیەکت پێکرد بەڵام تەکنەلۆژیا بۆتە شتێکی ئیتر دانەبڕاو لە ژیانمان ئێستا بەشێکی پێویستی ژیانە ئێمە بمان هەیە مان نەمانەوە بۆتە ئاوە بەڵام لە ئەوروپا و وڵاتانی پێشکەوتوشە ئێستا تەکنەلۆژیا زۆر پێشکەوتوترە ینی زۆر بەردەوام ینی لە گەشەکردندایە و دەژگا بە ئێمە
بەڵام ئەوان نیانێشتووە ڕۆڕەوەی ژیان لای ئەوان بەهۆی تەکنۆلۆژیا و پەچی بکەوە بەڵکو تەکنۆلۆژیان بە بوارە ئیجابیەکەی بەکارهێناوە تا بۆ منداڵان و بۆ هەموو ئاستەکانیش بەتایبەت بۆ منداڵان ئێمە لەگەڵ بوونی ئەو تەکنۆلۆژیات چۆن بتوانین ئەم تەکنۆلۆژیانە بکەینە هۆکارێکی تەندروست هۆکارێکی گەشەکردن تاوەکو خراپکردن. بەڵێ مناڵ سەبوون منە کوڕەکەم لە پۆلی هەشتی سەرتایی هەشتی بنەڕەتیە بەڵێ حەزەکان مەزنێکم ڕۆڵە ئەم مەزەمێت دەست ناکەوێ لە فڵان سایی دەست دەقەوێ بۆ شێوەیە یان قوتابی بێت وێنەیە مۆدالیزیات بینێ ناشی بۆ بازار بینێ ئەوە مەقسەم شێوەکو چۆن ئەوروپا تۆڵی سوودی دەوردەگرن بۆ حاڵی پرسی خۆیان متوانین بەهۆی گوگڵەوە بەهۆی سایدەکانەوە ئەتوانین بۆ پێویستی سەقافی ڕۆشنبیری هونەری فەرهەنگی ئەمانە سوودی وەرگرین بەڵام هەموو شتێک لە کاتی خۆیان بەڵام ئەگەر مناڵەکە بەردەوام بۆ یاریکردن استقلالی کات ئەوە نابێت ڕاستە یاری هەموو مناڵ حەز بە یاری کات بەڵام ئەبێت کاتی سوودار بێ مناڵ تۆ کاتی ئەوەنە سەعاتە کاتی ئەوەنەیە کە مناڵ کە خویایە ئەو یاریکردنەوە وینە سعی بێتێتەوە مەختی بێتەوە کە مەختی بیرشەوە مێشتی باش ئێسی ئابیوانەکە ناکات چکم بۆ وای دەهاتوو مناڵی ئێستا ئەوەنەی حەزی لە یاریەکەی ئەوەنە ناشی بەلای خۆراکەیە یعنی ماڵی سعادی نانەخۆن مناڵ سعات سێ ناگەی خوات لەبەر یاریەکە ئەوەی ئیدمان بووە يعني كواتا أبيت أو حالته وكو برز فرموت أوروبا بوشتي باش بغيرن أوش باشا تواني منالج تواني الليلة دا بو كومالك درسي علمي واني زانستي وهنري أدبي أمانة لكومالي لجوجل ولا كومالي سايدي عالمية وأتواني أوانا بقيتو بيئو بيشتي كريت جانا دەتوانین یاری و تەکنۆلۆژیا بکەینە بەشێک لە ژیانمان نەک ژیانمان بکەین بە بەشێک لەوە. بەڵێ نابێ ژیان بکەین بە قوربانی تەکنۆلۆژیا. ئەبێ تەکنۆلۆژیا بکەین قوربانی ژیانمان. جوانە. تەکنۆلۆژیا هەر کە دروست کراوە مرۆڤ دروستی کردو بۆ خزمەتی مرۆڤە. بەڵێ. زۆر جوانە مامۆستا چینێکی تر لە منداڵان یعنی کە ناتوانن بەهۆی دەستکورتی خێزانەکانیانەوە هەیە کە توانای مادیان دەخلی مادیان سنووردارە یان بەهۆی حاڵەتە کۆمەڵایەتیەکانەوەی کە خێزانەکە پەرتەوازە دەبێت دادەبڕێ هەندێک منداڵ ناچارن بەهۆی کە بژێوی ژیانن دابین کەن لەسەر شەقامەکانیش دەکەن لەسەر شەقامەکان کلینگ سەفرۆشن بنێشتە فرۆشن چوزانم هەندێک شتە فرۆشنیان لە بازاڕەکانیان دانیان لە ناوچە پیشە سازیەکاندان ئەم منداڵانە بۆ پێداویست پڕکردنەوەی پێداویستەکانی ژیانیان بۆ خۆیان کار دەکەن ئەمە گرنگیان بە خۆی پێدەڵێن یان چۆن ینی کار بۆ ئەمانە بکرێ یان چۆن ئەم منداڵانە چۆن لە منداڵانە مامەڵەیان لەگەڵ بکرێ بەڕاستی ئەوە تۆ مناڵە کوژیت بەڕاستی ئەوە درژی بەها جوانەکاری مافی مناڵە مافی مناڵ ئەڵێ مناڵ تا ساڵ نابێت هیچ کارێ بکە لە ئەوروپا مناڵ تا 20 ساڵ معاشی خۆ هەیە پێویستە حکومەت بەرپرسیار بێت پێویستە حکومەت ڕقیب بێت مناڵانی کە بینمە ساڵی چەند ساڵی پێش ئێستا حکومەت ئەگەڕ ئەو مناڵەی کە پێش تەمەنی 14 ساڵە ناوی ئەنووسین نابێ ئیشکن نابێ پاکفرۆشن ئەبێ معاشیان بڕێتەوە چون بەڕاستی مناڵێک بۆ لە ئێستا 10 ساڵ 2 ساڵ بچێتە بڵێن جامی سارە پاکات و ئەپشێ غەسل بکات پشی ئەمانە بکات جگەرە فرۆشی ئەمانە گوناحە مناڵە تو ینی مناڵی مناڵە کوژیت با مناڵ بتوانێت گرن بەتوانێت خۆی بات ئەجنا پێویستە حکومەت بەڕاستی ئەو مناڵانە بزانێت کە مناڵێک حاڵبەتە معاشیان بڕێتەوە بتوانێت مناڵ بتوانن گرنگی بتوانەکانی خۆیان بن گەنی بەرگانی خۆیان بن بەڕاستی ئەمە زۆفی حکومەتەکەیە ئەجنا بۆ مناڵ 10 ساڵی بچی شتە زۆر باشە مامۆستا گرنگیدان بە گەشە و توانەکانی منداڵ بە بەهرەکانی منداڵ دووریان ناخاتەوە لە ڕوحەتی شەڕەنجێزی دووریان ناکاتەوە لەوەی کە مرۆڤێکی ناپێویست بن یعنی مرۆڤێکی ناتەندروست بن بۆ ژیان بەڵێ طبعا کە مناڵ کە ڕسمەکە یان کە شەعر خوێنێتەوە یان مۆسیقا ئەژەنێ مرۆڤێکی هادی و نەرم دەرەچێت ئەچێتە ئەو پەڕی دنیایەکی لە خۆبردی و دنیایەکی تەواضعەوە دنیایەکی ڕۆحسوشیەوە ستا بۆ مناڵێک بێ قورئان خوێنێ بە دەنگی خۆشەوە حەزەکەی گوێ لێ بگری ئەو مناڵە ترسی خوا وای لێکە کە بۆ پەڕی ئیمان بچێتە ناو ناخیەوە و حەز بە خۆبردی و حەز بە خۆشەویستی خەڵک و دەوروبەر بکە ئەمانە زۆر دەوری هەیە کەواتە مناڵ هەیە بارەی قورئان خوێندنە هەیە بینە کەواتە بێت کە مناڵ ئەم حاڵتانە ئەبینێت زیاتر حەز بە نەرمی و نیانی و ژیانێکی تایبەتی خۆیەکە حەزەکە کە مناڵە حەزەکە کە خەڵکی خۆشیەوێ حەزەکە کە ئەم کارە ئەکا خەڵک خۆشیانەوێ کە خەڵکی خۆشەویست ئەمی خەڵکی خۆشی بێت و کەواتە دوورێ بێت لە توندی تیژ کەواتە لە ڕێگەی گرنگی پێدان بە توانە و بەهرەکانی منداڵان
یعنی دەتوانین منداڵانێکی پێویست بە کۆمەلگا یان گونجاو بە کۆمەلگا بەرهەمبێنین نەگەڵ منداڵانەی کە دەبنە منداڵانێک یان 2000 کۆمەلگا دەیەوێت تەریچیان کا لە خۆی کۆمەلگا دەیەوێت دەریان کا مەمەشتێکڵم زۆر جار مۆزیک چارەسەری نەخۆشیەکانە هەیە نەخۆشی دەرونی هەیە بە مۆزیکە کە گوێ لە مۆسیقایەکرێ گوێ لە شعرێک لە ئاوازێک لە وێنەیەکی جوان ئەبینێ سروشتی جوان ئەبینێ ئەعسابی هادی ئەبێتەوە مێشی شەح نەبێتەوە کەواتە ئەتوانم بڵێم ئێستا لە وڵانی ئەوروپا چارەسەری زۆر نەخۆشی لە ڕێی مۆزیک یا لە ڕێی نیگارکێشان ڕێی شعرێکەوە دەکەن کەواتە چکم زیاتر ئەو مناڵە هادی بێتەوە لەسەر خۆ ئەبێ هێمن ئەبێت ئەچێت گیانێکی ئەو پەڕی پاک و بێگەردەوە زۆر باشە مامۆستا ئەگەر شتێک مابێت تۆ بتەوێت بیڵێ من بیرم چوو بێ ئاماژەی پێ بکەم بەڵێ وەڵام ئەوی ڕاستی بە من سوپاسانەکەم ئەوی کە زۆر گرنگە باوکو و دایکان ئەوە نەگەڵ ماڵیان دەڕێن مناڵیان خۆش بێت جوان لێ بگرن کاتیان بۆ دابنێن مامۆستاکان بۆ پەڕی تەواضع و بۆ پەڕی هێمنیەوە بۆ پەڕی هەستێکی ناسکەوە هانی مناڵان دەمدەن و جوان لێ بگرن و بتوانن ئەو بەهرەیان لە دوورکەن و چکو مناڵ زەمینەیەکی گەورەیە بۆ ئەمگەلە و ئەبنە بەدیری ئێمە و ئەوانە چاو و دڵی ئێمەن و ئێمەش کە مناڵ بووین زۆر حەزمانە کرد کە مامۆستاکانمان باوکو دایکمان جوان لێ بگرن و خۆشەویستیمان بەنێ و هیوادارم بە هەمان شێوە ئەم جیلی ئێمەش بتوانن زەمینسازیەوە بکەن و ئینشاءڵڵا هیوادارم ئەم بارودۆخە بەرەو ناخۆشی بێت بەرەو خۆشی بڕات و چون ئەڵێ ئینە مع العسری یسرا ئینشاءڵڵا دوای ناخۆشی هەر خۆشیێت و ئەم مناڵە چاوگەشەرمان و بەرەو خۆشی و بڕۆن و هەر شاد بخوا زۆر سپاس بۆ مامۆستای ئازیز و خۆشەویست مامۆستا سەرچەڵ شەوقی سەرپەرشتیاری پەروەردەی پسپۆڕی هونەری زۆر سپاس دەکەین کە ئامادەبووی لە بەرنامەی ئەمڕۆی باسخوا سپاس دەکەین زۆر سپاس بینەرانی و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پەیام زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ.